سڵاو من نەهرۆز ئاگرۆسم بەرنامەی ئەمریکا بڕیار دەداتان پێشکەش دەکەم کاتژمێر 9:30 بە کاتی هەولێر ئێمە لە دەمێکدا ئەم بەرنامەیە پێشکەش دەکەین کە کاندیدی کۆماریەکان لە ئەمریکا لە ویلایەتی میشیگەنەوە دەچێت بۆ ویلایەتی ویسکۆنسن و لەوێشەوە بۆ نەبراسکا هەروەها کاندید و بربژێری دیموکراتەکانیش لە ویلایەتی جۆرجیا سەرقاڵ و سەرگەرمی بانگەشەی هەڵبژاردنە. لەم بەرنامەیەدا چەند هەواڵێکی گرنگتان لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا پێشکەش دەکەین و چەند میوانێک دەدوێنین بۆ پوڵبوونەوە بۆ ئەو شوێنە استراتیژیانەی کە گرنگە لەسەر لە دەنگدان لە ئەمریکادا. لە هەمان کاتدا چەند داتایەکی گرنگ دەخینە ڕوو کە پێمان دەڵێن بربژێرەکان چەند باوەڕیان بخۆیانە و متمانەی خەڵکیان بەدەستهێناوە بۆی بە کۆشتی سەرۆکایەتی و کۆنگرێسی ئەمریکا مسۆگەر بکەن لەگەڵمان. هەڵبژاردننی ئەم ساڵی ئەمریکا بە گرانترین هەڵبژاردننی مێژووی ئەمریکا ناو دەبرێت بە یەک لە ساڵی ڕابردوودا بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیران زیاتر لە 11 ملیارد دلار خرج کراوە کە بە جیاوازیەکی زۆر تاوەکو ئێستا لە مێژوودا ئەو بڕە پارەیە خرج نەکراوە. هەڵبژاردننی 2020 ئەمریکا گرانترین هەڵبژاردننی مێژوویە. گۆڤاری ئەکسیۆسی ئەمریکی 10 ڕۆژ پێش هەڵبژاردنەکان ڕاگەیاندووە کە جۆ بایدن لە کۆکردنەوەی پارە لە ڕێگای ڕیکلامی هەڵبژاردن ژمارەیەکی پێوانەی تۆمار کردووە. بەپێی راپۆرتەکە بایدن لە یەک هەفتەدا 45 میلیۆن و 200 هزار دلاری لە کەمپینەکەی خەرج کردووە. بەپێی ئامارەکان تەنیا جۆ بایدن لە یەک ساڵی ڕابردوودا 582 میلیۆن و 700 هزار دلاری بۆ ڕیکلام لە تەلەڤیزیۆنەکان خەرج کردووە. بەم شێوەیە بایدن ژمارەی مایک بلۆمبەرگیشکاند کە ساڵی ڕابردوو 582 میلیۆن دلاری بۆ خۆکاندیدکردن خەرج کرد کەچی سەرکەوتوش نەبوو. لەلایەکی دیکەوە دۆناڵد ترامپ لە یەک ساڵی ڕابردوودا 342 میلیۆن دلاری لە ڕیکلامی تەلەڤیزیۆنی خەرج کردووە. ترامپ ئەگەرچی بازرگانێکی میلیاردێرە بەڵام بە جیاوازەیەکی زۆر لە کۆکردنەوەی پارە بۆ کەمپینەکەین و هاوکات خەرجکردن بۆ بانگەشەکردن لە دواوەیە. هۆکارەکەش ئەوەیە کە بەشێک لە میلیاردەرە ئەمریکیەکانی وەکو ناوەندی سوپەرپەکی بلۆمبەرگ پشتیوانی دارایی کەمپینی جۆ بایدن دەکەن و تاکو ئێستا 2 میلیارد و 500 میلیۆن دلاریان لە کەمپینەکانیان ئامادەنین کە ڕوونکردنەوەی لەسەر بدەن. بەپێی دوایین ئامارەکان ناوەندی سیاسی بەرپرسیارەتی ئەمریکی بڵاوی کردوتەوە هەڵبژاردننی ئەمجارەی ئەمریکا بە سەرۆکایەتی و کۆنگرێس و ئەنجومەنی پیرانەوە زیاتر لە 11 میلیارد دلاری تێدا خرجکراوە و ئەوەش لە مێژوودا وێنەی نەبووە. ئەگەر بەپێی کۆکردنەوەی یارمەتی و ڕێژەی خەرجکردن بێت وەکو ڕاپرسیەکان بایدن لە پێش ترەمپە، بەڵام ئەوەش ناتوانێت لە ئێستاوە براوە دیاری بکات. دوێنێ شەو بە کاتی واشنگتن ئەیمی کەونی باڕۆید ئەندامی نوێی دادگای باڵای ئەمریکا لە بەردەم سەرۆکی ئەو وڵاتە سوێندی یاسایی خوارد. بەم شێوەیە ترامپ کارتێکی خۆی لە دژی دیموکراتەکان نیشاندا چونکە بە سوێند خواردنی باڕۆید لە کۆی 9 ئەندامی دادگای باڵای ئەمریکا 6 ئەندامیان مەحافیزکارن و لە کۆماریەکان نزیکن. دادگای باڵای ئەمریکا بەهێزترین دەسەڵاتی ئەو وڵاتێک کە ئەندامانیان دەتوانن هەتا کاتی مردن لە شوێنی خۆیاندا بمێننەوە. هەروەکو چاوەڕێ دەکرات دۆناڵد ترامپ هەفتەیەک پێش هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی یەکێک لە کارتە کاریگەریەکانی نیشاندا. ئێمی بارێت ئەندامی نوێی دادگای باڵای ئەمریکا لە بەردەم سەرۆک سوێندی یاسایی خوارد و وەکو ئەندامێکی محافیزەکاری دادگای باڵای ئەمریکا دەست بەکار بوو. ئەو سوێندەی ئەم شەو خواردن بۆ مانایدێت کە من کارەکەم بەبێ هیچ ترس و لایەنگریەک دەست پێ دەکەم. ئەو کارم بەبێ لایەنگری سیاسی و خواستەکانی شەخسی خۆم دەکەم.
دوای ئەوەی دادوەر ڕۆسکیزنبرگ لە تەمەنی 87 ساڵیدا کۆچی دوایی کرد، هەرزوو ترامپ بە پێی دەسەڵاتەکانی ئێمی بارەتی وەکو جێگرەوەی ئەو بە ئەنجومەنی سینات ناساند. ئەگەرچی دیموکراتەکان بە توندی دژبوون، بەڵام ترامپ و کۆماریەکان ڕایەکی دیکەیان هەیە و پشتیوانی تەواویان کرد. لە چەند هەفتەی ڕابردوودا هەموو جیهان زانستی قۆڵ و زیرەکی بێوێنە و دادپەروەری بارێتیان دیت. ئەو چەندین کاتژمێر وەڵامی پرسیارەکانی دایەوە، دەرکەوت کە ئەو کەسێکی بێکەم و کۆڕیە و ئەوەش بۆ هەمووان ڕوون بوویەوە. خاتوبارێت سێم دادوەری دادگای باڵای ئەمریکایەکە دۆناڵد ترامپ خۆی دایناوە. ئەو دادوەرانە هەتا مردن لەو پۆستەدا دەمێننەوە و دەتوانن پێداچوون و چاودێری سەرجەم دەسەڵاتەکانی ئەمریکا بکەن. ئێستا لە نۆ ئەندامیان 6یان محافیزەکار و لە کۆماریەکان نزیکن. هەر بۆیە کاندیدی کۆماریەکان وەکو هەڕەشە لە دیموکراتەکان سەیری دادگای باڵای ئەمریکاش دەکات. بەڕێزان، بۆ ئەمریکایەکان چەند پرسە گرنگن هەر 4 ساڵ جارێک کە دەنگ بە سەرۆکی وڵاتە دەدەن. لە هەمان کاتدا هەردوو ساڵ جارێک چەند پرسێکی دیکە گرنگن کە نوێنەرەکانی خۆیان بۆ کۆنگرس هەڵدەبژێرن و بە 6 ساڵ جارێک کە سیناتۆرەکانیان بۆ کۆنگرس هەڵدەبژێرن. بۆ ئەمریکایەکان ئەم ساڵ بۆ هەڵبژاردننی سەرۆکی ئەمریکا و بۆ نوێنەرەکانیان و بۆ ئەو شوێنانەی کە سیناتۆرەکان هەڵدەبژێرن ئەم پرسانن کە گرنگیان هەیە. بۆ ئەمریکایەکان پرسی ئابووری یەکێک لە پرسە هەرە گرنگەکانە. ئەگەرچی ئێستا ئەمریکا بنکەیەکی ئابووری بەهێزی دنیاە و ئابووریەکی زۆر پتەوی هەیە، بەڵام لە هەما کاتدا مەترسی لەسەر ئەو ئابووریە هەیە بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا و بەهۆی ئەو گرفتانەی تر کە بەرەوچی ئەمریکای گرتووە. ئابووری ئەمریکا لە مەترسیدایە، بۆیە خەڵکی ئەمریکا یەکێک لەو خاڵانەی کە پێیان وایە دەتوانن لەسەر ئەو بنەمایە سەرۆکێک 4 ساڵی تر بۆ وڵاتەکان هەڵبژێرن ئەوەیە کە بزانن چ پلانێکی هەیە بۆ ئابووری وڵاتەکەی. بۆ نمونە دۆناڵد ترامپ یەک لەو کەسانێک کە دەیەوێ تاکس واتە زەریبە کەم بکاتەوە، بە تایبەتی لەسەر کۆمپانیەکانی بازرگانی و بە تایبەتی لەسەر ئەو چینەی کە لە ناوەڕاستی کۆمەلگادایە، ئەوەی کە پێ دەڵێن چینی ناوەڕاست. لە بەرامبەردا جۆ بایدن دەیەوێت تاکس زیاد بکە بۆی بتوانێت ڕێژەیەکی باڵانس لە نێوان فەقیر و دەوڵەمەندا دروست بکات. ئەمە یەک لە پرسە هەرە گرنگەکانەکە خەڵکی ئەمریکا لەسەر ئەو پلانەی کاندیدەکان لەوانەیە دەنگی خۆی بدا و یا ڕێی خۆی بدا. خاڵی دۆم کە بۆ ئەمریکایەکان زۆر گرنگە بابەتی چاودێری تەندروستیە، چکە لە ئەمریکادا تەندروستی وەکو وڵاتانی ئەوروپانیە کە لەسەر ئەستۆی حکوومەت بێت یاخود لەسەر بودجێ حکوومەت بێ، هەر کەس دەبێت بۆ خۆی پارە بدا. لە ئەمریکا چەند سیستەمێک هەیە لە هەر وڵاتێک بە وڵاتێک تا حدێک جیاوازە، بەڵام هەمووی ئەوەیە کە تۆ پێویستە بیمەی تەندروستیت هەبێتن، ئەگەنان ناتوانی بە ئاسانی چارەسەری تەندروستی وەربگریت. بۆ نمونە هەر بۆ زانیاری ئەگەر قاچت بشتێ لە ئەمریکا لەوانەیە پێویستت بە 7500 دلار بێ بۆ چارەسەری. ئەگەر 3 شەو لە خەستەخانەدا بمێنیتەوە، ئەگەر بە تایبەتی نەخۆشخانەکە نەخۆشخانەیەکی باش بێ پێویستیت بە 30,000 دلار هەیە. ئاوایە سیستەمی ئەمریکا. جا ئەمە لە کاتێکدایە کە کاندیدی دیموکراتەکان پێی وایە پێویستە ئەو کەسانەی کە نەدار و هەژارن توانای ئەو بیمەی تەندروستیان نییە، پێویستە دەوڵەت یارمەتیان بدا. بەڵام لە بەرامبەردا کاندیدی کۆماریەکان بە شێوازێشتر بیر دەکاتەوە، پێوایە ئەو سیستەمەی کە لە 4 ساڵی ڕابردوودا پەیڕەویان کردەوە باشترین سیستەمە و ئەوەی پێدەگوترا ئۆباما کێ کە خەڵکێکی کەم دەرامەت دەیانتوانی سوود لەم پاکێجە وەربگرن، ئەمەی نەهێش پێوایە ئەوە باشە. جا ئەوانەیە کە کۆمارین لەسەر ئەو باوەڕن کە ئەگەر حکوومەت هەتا بیمەی تەندروستی بۆ ئەم خەڵکە دابین کە بودجە و پارەی نامێنێ، بۆیە دەبێ خەڵک خۆی پارە بۆ ئەم شتە بدا. ئەمە بابەتێکی زۆر قوڵە لە ناو سیاسەتی ئەمریکا و ڕەگ و ڕیشەیەکی زۆر دوور و درێژی هەیە، پێویست ناکە زۆر بچینە ناو قوڵاییەوە. خاڵێکی تر کە سەبارەت بە ئەمریکایەکان زۆر گرنگە ئەویش دادگای باڵایە کە دوێنێ لە هەمان ڕۆژ لە یادی لەدایکبوونی هیلاری کلینتن حاکمێکی تازە بۆ دادگای باڵای ئەمریکا هەڵبژێردراویش ئەمی کۆنی باڕێت بوو. ئەمی کۆنی باڕێت یەکێکی مەحافزکارە. ئەمە زۆر گرنگە ئەم حاکمە، چکە لە هەر شوێنێکدا گرفتی هەڵبژاردن هەبێ یاخود تانز و توان و تانز هەبێ لە
هەڵبژاردن و لە شێوە پرۆسەی هەڵبژاردن ئەم حاکمە بۆی هەیە هەڵبژاردنەکە دووبارە بکاتەوە یاخود بڕیارێکی گرنگ بداتن. حاکمی باڵا لە ئەمریکادا بۆ دادگای باڵا بۆ هەتایە دەتوانێت لە شوێنی خۆی بمێنێتەوە ئەگەر بیاوێ بمێنێتەوە وەکو سەرۆگنی هەر 4 ساڵ جارێک هەڵبژێردرێ یاخود ئەنجومەنی ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران بێت تەنها بۆ 2 ساڵ هەڵبژێردرێت. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا یەک لە پرسە گرنگەکانی دیکەیە کە هەموو ئەمریکایەکانی سەرقاڵ کردووە هەموو خەڵکی جیهانیشی سەرقاڵ کردووە. بەڵام ئەوەی جێگەی نیگەرانی ئەوەیە کە نزیکەی 1 لەسەر 4 ئەو کەسانێک کە ڕۆژانە تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن لە ئەمریکایە. پرسیارەکەش ئەوەیە کە بۆچی بەهێزترین وڵاتی دنیا ناتوانێتن بە شێوازێکی کردداری و بە شێوازێکی پۆزتیڤ ڕوبەڕووبوون و بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە ببێتەوە. ئەمەش ئەمریکایەکانی سەرقاڵ کردووە، هەروەها تاوانی توندوتیژی و هەروها سیاسەتی دەرەوە. جگە لەمانەش چەند بابەتێکی دیکەشەن هەر بۆ زانیاریتان دواتر لەسەر وێبسایتەکەمان و لە بەرنامەکەمان دەتوانن ئەمانە ببین و سەیریان بکەن و بە قوڵای بچنە ناوێ. ئەمانە ئەم شتانن کە ئەمریکایەکان لەسەر ئەو بنەمایانە دەنگ دەدەن بۆ کاندیدەکانی ئەنجا کاندیدەکانی سەرۆکاتی بێ یاخود سیناتۆر بێ یاخود ئەندامی ئەنجومەنی نوێنەران بێت. لە سان فرانسیسکۆ میوانێکمان لەگەڵە کە لەبارەی هەڵبژاردنەکانەوە گفتوگۆ دەکەین. بەڕێز مایکل لیڤتن خۆشحاڵین کە لەگەڵمانی لە سان فرانسیسکۆ یەکێک لەو شوێنە لیبراڵانەی ئەمریکا کە بە پایتەختی لیبرالیزم ناسراوە لە ئەمریکادا. هەروەها ویلایەتەکەشتان ویلایەتی کالیفۆرنیا بە یەکێک لە لیبرالترین ویلایەتەکانی ئەمریکا ناسراوە لە ویلایەتەکەتان 55 دەنگی کۆلیج هەیە کە زۆرترین دەنگە لە ئەمریکادا و بە بەردەوامیش دەنگتان بۆ دیموکراتەکان داوە. ئەوەندەی من تۆ بناسم تۆژێک لەو کەسانەی کە دەنگت بە دیموکراتەکان داوە دواتر دێمە سەرەوە برسە. بەڵام لەوەوە دەست پێ دەکەم ئێوە لە فرانسیسکۆ چۆن سەیری پرۆسەی هەڵبژاردن دەکەن ئەم جاریان لە ئەمریکادا بە تایبەتی کە خەڵکێکی زۆر بە شێوازی پۆست دەنگ دەدا و بە تایبەتیش لە ویلایەتەکەی ئێوە. ویلایەتەکەی ئێمە بە دڵنیایەوە تۆ زۆر ڕاستە کە کالیفۆرنیا زۆرترین جار لیبرال بووە و هەروەها نوێنەری و سنتەری لیبراڵەکان بۆ لە مێژوودا. ئێمە دەزانین کەوا دەنگی ئێمە لێرە ئەیدەین کاریگەری لەسەر دەنگدانی نیشتیمانی نابێت چونکە ئێمە دەنگ بە بایدن دەدەین. لە ڕاستیە کالیفۆرنیا زۆر ئارامە بە بەراورد بە نیویۆرک، واشنگتن یاخود ماسەچوسێتس یان هەر ویلایەتێکی دیکە کە تا حدێکی زۆر ئەوانە شینن ئەو ویلایەتانە. لە ڕاستیدا ئێمە تێدەگەین لەوەی کە ئەم هەڵبژاردنە زۆر گرینگە چونکە ئێمە پێشوازیەکی گەرمی لێ دەکەین و ئێمە وەکو دەنگی دیموکراتەکان بە ملیۆنان دەنگ دەدەین لە ویلایەتەکە لە ناو کالیفۆرنیا بەتایبەت و هەندێک لە ویلایەتە شینەکان چونکە ئێمە ئەپێویستە پەیامێک بنێرین بۆەوەی کەوان زۆرینەی هەرە گەورە نەک زۆرینەی کەم بەڵکو زۆرینەی هەرە گەورە لە خەڵکی ئەمریکا دەیانەوێت گۆڕانکاری ڕووبدات، دەیانەوێت واز بهێنن لەو 4 ساڵەی کە لە سەردەمی ئیدارەی ترەمپدا هەبوو کە وا دەیانەوێت لاپەڕێکی تازە بکەنەوە ئەوە بهێڵنەوە بۆ مێژوو. بۆیە ئەمڕۆ تا ئەمڕۆکە زۆرینەی کالیفۆرنیەکان دەنگیان داوە و تاوەکو ئێستا زیاتر لە 6 ملیۆن خەڵک دەنگی داوە. ئەمە شتێکی بێپێشینەیە لە مێژوودا، لە ڕاستیدا شتێکی تەواو تازەیە و ئەمە باڵانسێکی زۆر دەگەڕێنێتەوە بۆ پرۆسی هەڵبژاردن. ئەمەش دەرئەنجامی ئەو ترسەیەکە لە کۆڕۆنا ڤایرۆس هەبووە، خەڵکی نایانەوێ نەخۆش بن و خاڵی دووەم هۆکاری دووەم ئەوەیە کەوا ئەم هەڵبژاردنە ناکرێت بقۆزرێتەوە لەلایەن ترامپەوە و هەروەها دیموکراتەکان دەیانەوێت تاوەکو ئەتوانن دەنگ بدەن بەشداری بکەن و دەیانەوێت زۆرترین خەڵک بچێتە بەشدار بێت بۆ ئەوەی کەوا کاندیدەکەی سەر بکەوێ و ئێمە هیواخوازین ئەمڕۆ ئەم ویلایەتە ببێتە خاکی سەرکەوتن بۆ بایدن و بۆ دیموکراتەکان. بەڵێ بەڵام پێتان وانییە لە 4 ساڵی ڕابردوودا وەکو ئەوەی ترامپ
خۆی باسی دەکات وەکەوەی کۆماریەکان باسی دەکەن جارێکی دیکە شکۆ و مەزنی بۆ ئەمریکا گەڕاوەتەوە لە سەردەبوو لەژێر فەرمانڕەوایی و لیدەرشیپی دۆناڵد ترۆمپ. پێم وایە کە هیچ شتێکی گەورە نەبەنانبینین لە ڕاستیدا ئێمە شتێکی چاوەڕوان نەکراو ئێمە داروخانێکی جیاوە بەزمان بینی پێمان وایەکەوە سومعی ئەمریکا و هێزی ئەمریکا چ لە ئاستی جیهاندا و چ شوناسی ئێمە وەکو وڵاتێکی گەورە لە ڕاستیدا سەرە و لێژ بوونە لە داروخاندایە لەگەڵ ئیدارەی ترەمپدا کە ئەمە شتێکی نوێیەک لە ڕاستیدا لە سەردەمی جۆرج دەبڵی بۆشەوە و لە جەنگی عێراقەوە ئەو داروخانی وامان نەبینیوە لە ڕاستیدا ئەمریکا وڵاتە نییە کە ببینێت بەو بارودۆخەی داتێ بەڕێکە لە سەردەمی ترەمپدا تێپەڕیوە لە ڕاستیدا ئێمە لە سەردەمی ئۆباماشدا ئێمە جۆرێک لە ئومێدێکی گەورەمان بینی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەڵنگاریانەی کە لە سەردەمی بۆشی ڕابردوودا هەبوو لە ئێستاشدا بارودۆخەکە هەر بەو شێوازەیە لەوەی کەوە هاوپەیمانە نێو دەوڵەتەکانمان و هەروەها هەموو هاوپەیمانەکانمان ئێستاکە مامەڵە دەکەن لەگە کۆمەڵی کێشەی دارایی گەورە بەڕاستیدا ئێمە لە سەردەمی دۆناڵد ترەمپ لەگەڵ ئەو پێشکەوتین کە لە ڕابردوودا لە سەردەمی ئۆباما هەبوو لە ڕووی ئابوووریەوە بەرەو داڕوخان ڕۆی ئێمەی تووشی کۆمەڵێک گەوەشەی یەکجار مەزن کرد کە بێپێشینەیە کە لە ڕابردوودا لە مێژووی ئەمریکا بوونیدا نەبووە لە ڕاستیدا ئەم جۆرە تووڕەبوون و ئەم هەم جۆرە ڕقەیکەوە ئێستاکە هەیە ئەو ڕۆحی متمانە بوون هەرگیز بەم ئاستە گەورە نەبووە کە دەیانەوێت گۆڕانکاری بکەن لە ڕاستیدا ترەمپ ئەمریکای دووبارە مەزن نەکردەوە بەڵکو ئەمریکای نارد بەرەو کارەساتێکی دیکە ئەمریکای ڕوبەڕووی هەڕەشەی گەورە کردەوە و هەروەها چەندان هەزار خەڵکی ئەمریکا گیانیان لە دەستداوە لە بەرەوەی نەیتوانی بەشێکی تەندروست مامەڵە لەگەڵ کێشەی تەندروستی کۆڕۆنا نەخێر ئەم ترەمپ هەرگیز ئەمریکای گەورە نەکردەوە بەڵکو بە پێچەوانەوە. بەڵام پێتان وان نییە ناداتپەروەریەک هەیە نایەکسانیەک هەیە لە ڕاگەاندنی ئەمریکا لەوەی کە دۆناڵد ترۆمپ بەردەوام تاوانبار دەکرێت بە ئەوەی کە نەیتوانیەوە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆڕۆنا بێتەوە کە ئەمە گرفتێکی جیهانیە هەموو جیهانی گرتوێتەوە لە هەمان کاتدا ئەو شەڕ و ئاژاوایی کە لە ویلایەتی ئۆریگۆن کە لە تۆ زۆر نزیکە هەروە لە ویلایەتی واشنگتنەوە کە بەرپا بووە لە شوێنەکانی تر لە میشیگەن و لەم شوێنانە هەیە ئەمانە هەمووی خەتاخۆ لە دۆناڵد ترۆمپ نییە بەڵام ڕاگەاندن بەردەوام جەخت لەوە دەکاتەوە ئەمانە هەمووی هۆکاری فەرمانڕەوایی دۆناڵد ترۆمپ و کارە نادروستەکانی دۆناڵد ترۆمپن. نەخێر من پێم وانە من هاوڕام لەوەی کە هەڵەی دایبەتی ئەو نییە کاوە ڤایرۆسەکە لە چینەوە دەستی پێکرد و هات بۆ ئەمریکا وە بڵاو بۆ بە هەموو جیهانە ئەمە هەڵەی ترەمپ نییە بەڵام ئەوەی کە بەتەواوەتی هەڵەی ئەوە و خەتای ئەوە 100% ئەوە ڕاستەیەکەوە لە سەرەتادا کە هەموو کەسێک دەیزانی لەوەی کە ئەم ڤایرۆسە چەند ترسناکە لە ناویشاندا ترەمپ دەیزانی لە مانجی یەک ترەمپ دەیزانی لە مانجی یەک لەوەی کە کۆمەڵک زانای بواری تەندروستی پێیان ڕاگەاندە بوو کە زۆر مەترسیدارە بەڵام ئەو بە نیەتەوە بەمەبەست فەرامۆشی هەموو ئەو ئاگاداکردناوەی کرد و درۆی کرد لەگە خەڵکی ئەمریکا و وتی ئەمە تەنیا پەتایەکی سەرماییە وەرزیە و هەروەها درۆی کرد بە خەڵکی وت ئێوە نیگەران مەبن ئەمە هیچ مەترسیەکی نییە ڕێگەی خۆنیشاندان لەوەی کەوا ئەمە قەیرانێکی گەورە نییە و مەترسیدار نییە لە مانجی 2 لە مانجی 3 و لە مانجی 4 و لە مانجی 5 لەوەی بەردەوام دەیوت لەوەی کەوە هەم گرنگترین شت ئەوەیە کە ئێمە ئابوووریەکەمان لە دەست نەچێت چونکە دەیویست ترەمپ دەیویست کەوە لە نیویۆرک و ئابووری نیویۆرک بەرەو خوارەوە بڕوات و لە ڕاستیدا ئەو ترسەی کە هەبوو ترەمپی بوو لە ڕاستیدا ئەوە بوو کەوە کێشەی ئابووری بۆ خۆی دروست نەبێت لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە دەیبینێن لەوەی کە لای ترەمپ ئەم نەخۆشیەکی گرنگ نەبووە تەمەشاکە لەم چەند مانگەی ڕابردوودا ئێمە بە چه بارودۆخێکی تەندروستیدا دەڕۆین
لەوەی کەوا دەبینین لە ئاستی نێودەوڵەتیدا کۆمەڵێک هەوڵی گەورە هەیە لە ئاستی تەکنۆلۆژی و زانایان و هەمووان و نەخۆشخانەکان کار دەکەن. بەڵام لە ناو ئەمریکا ئێمە ڕوبەڕووی هەمان کێشە بووینێتەوە. خەڵکی ماسکی نییە، ستافی تەندروستی کۆمەڵێک کێشەی گەورەیان هەیە. بەپی پێویست ئامرازەکانی خۆپارێزی و ئامرازەکانی چارەسەرکردنیان لەبەردەست نییە بۆ ڕوبەڕووبوونی پەتاکە و چارەسەرکردنی ئەو نەخۆشانی کە دێنە نەخۆشخانەکان. ئەو بەمەبەست هەموو ئەو مەترسیانی کە ڤایرۆسەکە هەیبوو ڕەتی کردەوە و ئەو دەتوانێت بەردەوام بڵێت کە ئەمە هەڵەی من نەبووە، ئەمە ڤایرۆسی چینیە. بەڵێ ڕاستە ڤایرۆسەکە لە چینەوە هات، بەڵام بەرپرسیارەتی ترامپ بوو کە بەو شێوازە بڵاو بووەوە. تەمەشای وڵاتە ئەوروپیەکان کە ئەوان بەو شێوازە ماڵمەڵیان لەگەڵ نەکرد، بەو شێوازە هەڵسوکەوتیان نەکرد. ئەگەر تەمەشای ئەو وڵاتانە بکەیت کە تیایدا جۆرێک لە هەندێک هەڵسوکەوتی ناشایستە هەبوو، وەکو بۆریس جۆنسن کردی یاکو ترامپ یا لە بەرازیل، کە هەموو ئەو کە مفارەقە لەودایە ئەم سێ سەرۆکە کە بەمەبەست ڕەتیان کردەوە ڕێوشوێن بگرن لەبەر، بەڵام تووشی ڤایرۆسەکە بوون و درۆیان کرد لەگە خەڵکیە و بەشپێوی پێویست هەڵسوکەوتیان نەکرد بۆ ڕوبەڕووبوونەوە. و هەروەها ئەو سێ وڵاتە بەریتانیا، بەرازیل و ئەمریکا ڕێژەی توشبوونی بەرزترینە و ڕێژەی مردن بەرزترینە. ئەمریکا لە ناویاندا. ترامپ دەتوانێت بڵێ هەڵی من نییە، بەڵام بەمەبەست ئەو کارانی ئەنجامدا بۆ ئەوەی کەوا ئێمڕۆ دەبینین بە هەزاران خەڵکی ئەمریکا مردوونە و زیاتر لە 9 ملیۆن خەڵک لە ئەمریکا تووشی ڤایرۆسەکە بوونە. لەنا ئەم پرۆسەسەیە ئەو دەیویست پرۆسەی ئۆباما کێر تێک بدات و دەیویست دووری بخاتەوە لەم قەیرانەدا کە ئەو هۆکار بوو بۆ گەشە سەندنی. من پێم وایە ئەو بەرپرسیارە. پرس زۆرە باسی بکەین لەسەر بربژێرەکان و لەسەر پلانی دیموکراتەکان و کۆماریەکان، بەڵام دوپرسیارم لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە 4 ساڵی ڕابردوودا لە سەردەمی ترامپ ئەبراهام ئەکۆرد کە ئەو لە نزیکبوونەوەی ئیسرائیل و وڵاتانی کەندا و هێنایە پێشەوە، هەروەها هێنانە دەرەوەی ئەمریکا لە پەیماننامەی پاریس و لەگەڵ نزیکبوونەوەی ئەمریکا لەگەڵ کۆریای باکوور و ئەمانە پێتانوانی ئەمانە هەنگاوی پۆزەتیفن بۆ داهاتووی ئەمریکا بە تایبەتی لە ڕووی سیاسەتی دەرەوە؟ ئایا تۆ مەبەست ئەوەیە کە ئەو بڕیارانەی کە ترامپ دای لەم 4 ساڵە ڕابردوودا کە بووە مایک پاشەکردنی ئەمە، من پێم وایە لە زۆرترین حاڵدا هەموو ئەو بڕیارانی کە دا و لە ڕووی نێودەوڵەتیەوە کارەسات بوونە و لە ڕاستیدا ئەمریکای لاواز کرد لە ئاستی نێودەوڵەتی. تەماشا بکەن سەرەکی ترین هاوپەیمانەکانی ئێمە لە ڕاستیدا کۆریای باکوور و رووسیا بوونە لە کاتێکدا ئەمانە پارەیان داوە بۆ کوشتنی سەربازە ئەمریکەکان لە ئەفغانستان و هەروەها ترامپ ناتوانێت تەنانەت ڕوبەڕووی ئەمە بێتەوە و بربەستی بۆ دابنێت لەگەڵ ئەو بانگەشە و پرۆپاگەندانەشی هەیە کە لە 2016 سەبا بەدەستی وەردانەکانی رووسیا لە هەڵبژاردنەکە. پێم وایە کارەسات وە لە ئاستی نێودەوڵەتیە و بۆتە مایلە ئۆسکردنی ئەمریکا و هۆکار بووە بۆ ئەوەی کەوا بە ملیۆنان دۆلار، سەدان ملیۆن دۆلار لە کەلوپەلی چینی بێتە ژوورەوە و زەرروزیانێکی زۆرش بە ئابووری ئەمریکا بکرد. لە ڕاستیدا ئەو وای کردووە کەوا زەرەر و زیانێکی یەک جار خەتەرناک بە ئەمریکا بگات. سەبارەت بە کشانەوە لە ڕێککەوتنەکان ئەو یەکەم کەس نییە، ترامپ یەکەم کەس نییە. لە ڕاستیە جۆرج دەبڵی بۆش بە هەمان شێوە ئەو هەمان شێوە فەرامۆشەوە کە ئێمە کێشەی گۆڕانی کەش و هەوامان هەیە و هەندێک هەڵسوکەوتی کردە گرتە بەرکە بۆ کارەسات بە هەمان شێوە. لە ڕاستیدا ئەو کێشەی باو بۆران و زریان و گەورانەی کە ڕوبەڕووی ئێمە بێتەوە لە ناویانە ویلایەتەکەی ئێمە لە سان فرانسیسکۆ هەموو ئەم گەڕانکارە لە کەش و هەوا و فرامۆشکردنی لەلایەن ترامپەوە بۆتە مای کارەسات بۆ خەڵکی ئەمریکا. لە ڕاستیدا خۆکارەکانی خۆپارێزی ئێستا زۆر تون بوونە بۆ ڕێگەگرتن لە ئەو زریان و لافاوانی کە ڕوو دەبێت. لە ڕاستیدا ژینگە خەریکە ئێمە وێران دەکاوە گۆڕانی و کەش و هەوا مەترسێکی گەورەیە لەسەر دانیشتوانی ئێمە، بەڵام بۆ سەرۆک ترامپ ئەمە کێشەیەکی گەورە نییە. ئەو دەڵێ هیچ قەلەق مەبن، وەکو ڤایرۆسەکە بە هەمان شێوە دەڵێت هەموو ئەمانە
چارەسەر کراوە و بە بڕای من کە زۆری جیهان دەزانن و لە ناویشانە کوردەکان ئێوە دەزانن و زۆربەی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستش ئەم دەزانن لەوەی کەوا گەورەی ئاستی کەش و هەوا و گۆڕانی کەش و هەوا کارەساتێکی گەورە دروستەکە و دەبێتە مای دروستبوونی کۆچی زیاتر و خەڵکی لە شوێنێک بڕۆم بۆ شوێنێکی کە ئەمە ڕاستیە بەڵام لە ڕێگەی دەرچونە دەرەوە لە ئەو ڕێکەوتنامانە ئەمە بەڕاستی کارەساتبارە و ئەمە یەکەم شت پێویستە جۆ بایدن بیکە کاتە بێتە سەرۆک ئەوەیەکەوە دووبارە بگەڕێتەوە یەکەم کاری پێویستە بگەڕێتەوە بۆ ناو ڕێکەوتنامەی پاریس و بە بڕای من دووبارە گەڕانەوە بۆ ڕێکەوتن لەگەڵ ئێران و هەروەها کەمکردنەوەی زیادکردنی سزا ئابوووریەکان بەسەر ڕووسیادا و دووبارە گەڕانەوە هەیبەت بۆ سیاسەتی دەرەوەی ئەمریکا و هەروەها دووبارە بۆ بەدەستهێنانەوەی متمانەی هاوپەیمانەکانمان کە لە دەستماندا بەشێکیان بەهۆی ترامپەوە ئەوەی کە لە مامەڵەکردانی کە لەگەڵ ئەندامانی ناتۆتا کردوێتی لە ڕووی پارێزگاریکردن لە ئاسایشی هەمەلایەنی هەموو لایەنە لە جەنگی جیهانی دووەم و کە هەمان بووە ئەو هەمووی بەلاڕێدا برد و لە ڕێگەی ئەو هەڵسو کەوتانی کە کردوێتی بۆیە من پێم وایە ترامپ بە شێوەی گشتی لە ڕووی نێودەوڵەتیەوە کارەساتبار بووە. بەڕێز مایکل لڤترن ڕۆژنامەنووس و ڕۆماننووس و پرۆفیسۆری زانکۆ کەسێک شارەزە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا زۆر سپاس دەکەین کە لە سان فرانسیسکۆ لەگەڵمان بوویت. زۆر سپاس. هەتا ئێستا زیاتر لە 64 میلیۆن هاوڵاتی ئەمریکی بەشداریان لە هەڵبژاردنەکانی پێشوەختەدا کردووە و پێشوەختە دەنجیان بە سەرۆکی داهاتووی ئەمریکا داوە. بە پێی زانیاریەکان تا ئێستا 64 میلیۆن هاوڵاتی ئەمریکی بەشداریان لە هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا کردووە و دەنجیان بە کاندیدی دڵخوازی خۆیان داوە. لەلایەکی دیکەشەوە پسپۆڕانی هەڵبژاردن پێشنیازیان کردووە چەندین ڕۆژ تایبەت بکرێت بە جیاکردنەوەی دەنجی ئەو هاوڵاتیانەی کە لە هەڵبژاردننی پێشوەختەدا بەشداریان کردووە و بە پۆست دەنجیان داوە. ژمارەی دانیشتوانی ئەمریکا بۆ زانیاریتان 328 میلیۆن کەسە. زۆرترین بینەرانی BBC بەریتانی پرسیاری ئەوەیان بۆ کەناڵەکە نردووە کە ئەگەر ترامپ لە هەڵبژاردنەکاندا سەر نەکەوێت دەتوانێت کۆشی سپی چۆڵ نەکات. ئەو کەناڵە لە وەڵامی ئەو پرسیارەدا چەندین سیناریۆی باس کردووە و دەڵێت ترامپ لە هیچ حاڵەتێکدا ناتوانێت ملکەنجی ئەنجامەکانی هەڵبژاردن نەبێت. کەناڵی BBC بریتانی داوا لە بینەرەکانی کردووە کە پرسیارەکانی خۆیان لەسەر هەڵبژاردننی ئەمریکا بۆ کەناڵە بنێرن. زۆرترین پرسیارەوە بوو کە ئایا ئەگەر دۆناڵد ترامپی سەرۆک لە هەڵبژاردن بدۆڕێ دەتوانێت بە پاساوی ساختەکاری لە هەڵبژاردن کۆشی سپی چۆڵ نەکە. کەناڵی BBC لە وەڵامی ئەو پرسیارەدا دەڵێ ترامپ دەتوانێت لە کۆش سپیدا بمێنێتەوە بەڵام هیچ دەسەڵاتێکی نابێ ئەگەر لە ڕۆژی سێن خواردنی سەرۆشی نوێ ترامپ ئامادە نەبێ کۆشی سپی جێبێڵێ بەپێی دەستوری ئەمریکا دەسەڵاتی هێزە چەکدارەکان ناوەندە هەواڵگیریەکان و کۆدەکانی چەکی ئەتۆمی ڕادەچی سەرۆشی نوێ دەکرێت. بەڵام ئەگەر جیاوازی دەنگەکان کەم بێ و گومان لە ئەنجامەکە هەبێ دۆخەکە ئاڵۆزتر دەبێت. ئەگەر ئەنجامەکە یەکسان بێ یان گومانەکان جددی بن یاسا داڕێژەرانی ئەنجومەنی نوێنەران بڕیار لەسەر براوە دەدەن و ئەنجومەنی پیرانیش جێگری سەرۆک دیاری دەکەن. جاگەر ئەنجومەنی نوێنەرانیش نەتوانێت براوە دیاری بکە ئەوە دادگای باڵای ئەمریکا دوا بڕیار دەدا وەکو چۆن لە ساڵی 2000 لە نێوان جۆرج بۆش و ئەلگوردا ئەو کارە کرا. لێرە گرنگی دادگای باڵا بۆ کۆماریەکان دەردەکەوێت. ئەو دادگایە ئێستا لە کۆنتترۆڵی محافیزکارandایە هاوکات لە ئەگەری ئاڵۆستربوونی دۆخەکەش جەنەڕاڵ مارک میلی سەرۆکی ناوەندی هاوبەشی هێزە چەکدارەکان ڕایگەیاند بوو کە لە ئاڵۆزەکانی دوای هەڵبژاردننی سوپای ئەمریکا دەستێوەردان ناکات و ناوەندە یاساییەکان دەبێت دۆخەکە کۆنتترۆڵ بکەن. بەڵێ بەڕێزان زەین زیبێڵ چاودێر و چالاکوان و ڕۆژنامەنووسی ئەمریکی لە هەولێر لە ستۆدیۆکانمان لەگەڵمانە. بەڕێز زەین زیبێڵ خۆشحاڵین ئەمێوارەیە لەگەڵمانی
تۆ لە هەولێرەوە ئاگادارین دەنگت داوە بە چ شێوازەیەک دەنگت داوە ئەو ئەمریکایانەی کە ئێستا لە هەولێرن ئەوانەی دیپلۆماتکارن و ئەوانەی دیپلۆماتکار نین بە چ شێوازێک دەنگ دەدەن؟ سڵاو لێبێ دکتۆر نەهرۆ زۆر سپاس بۆ میوانداریکردن بەڵێ من دەنگم داوە لە ڕاستیدا من دەنگمدا لە وڵایەتی ڤێرجینیا دەنگمدا لە ڕێگەی ئیمێڵەوە وارووا من لە ڕێگەی ئیمێڵەوە فۆرمەکەم داواکاریمان کردو ئەوانش وەڵامیان دامەوە و بەو شێوازە داخلی سیستەمەکە بوو و دەنگمدا و پرۆسێکی زۆر ڕوون بوو زۆر ئاڵۆز نەبوو. هەندێک کێشە هەیە لەوەی کە تو چۆن ئەتوانی داواکارێک ئەنجام بدەیت هەندێک ویلایەت شێوازی داواکاری و داواکاری و ڕەوشێنی جیاوازیان هەیە بۆ شێوازی دەنگدان بەڵام لە ڕاستیدا دەنگمدا لە دوورەوە بە یەکەم جار لە ژیانمدا و خۆشحاڵم کە توانم دەنگ بدەم و من یەکەم جارە کە دەنگەدەم بەم شێوازیە لە هەولێرەوە. زۆر دەبیستین کە لە سەردەمی دۆناڵد ترۆمپ ئەمریکا بۆتە دوو ئەمریکا ئەمریکایەکان زۆر ناکۆکرد لە ناو خۆیاندا تا چەند پێدڕاستە ئەمە هۆکارەکەی دۆناڵد ترۆمپ و سیاسەتی دۆناڵد ترۆمپ بۆ لە 4 ساڵی ڕابردوودا کە بە شێوازێکی بەرچاو دەبینین ئەو ناڕەزایەتیانی خەڵک لە شارە گەورەکانی ئەمریکادا ڕۆژانە بە هەزاران خەڵک دێن شوێنەکان دەسووتێنن هەروەها پەیوەندی نێوان خەڵکی ڕەشپێست و خەڵکی سپیپێست و ئەو خەڵکە ماینۆرێتیانێکە لە ئەمریکان تا دێ ئاڵۆستر دەبێت ئایا ئەمە هەمووی دەرەنجامی سیاسەتی دەرەوەی سیاسەتی ناوەی دۆناڵد ترۆمپە؟ لە ڕاستیدا دکتۆر من ناتوانم قسە بکەم لەسەر ڕای خەڵکی ئەمریکا لەسەر جادەکان لەوەی کە چۆن قسە دەکەن وەچی دەڵێم من وەکو دەزانین لە هەولێرە قسە دەکەم بەڵام ئەو تێگەشتنی منە من پێم وایە کەوا من پێم وایە جۆرێک لە جیاوازی هەیە لە تێگەیشتنی ئەمریکیەکان و بەشێکی زۆریشی پەیوەندی بە میدیاوە هەیە لە ڕاستیدا من پێم وایە میدیا زۆر ڕێگەکەی باردۆخی بەلاڕێدا بردووە و زۆر کاری کردووە لە دژی سەرۆک ترامپ و ئەمەشیان ئەنجام داوە بۆ ئەوەی کەوا کاریگەری کەنە سەر دەنگدەری ئەمریکا و لە ڕێگەی پێدانی زانیاری ناڕاستەوە کە هەندێک جار زانیاریەکان لە ڕاستیدا بێلایەن نەبوونە و هەر شتێک کە ترامپ ئەنجامی دابێ بەڵێ ترامپ کۆمەڵێک کێشەی هەیە و دەتوانین بڵێین کەوە هەندێک کێشەی جیاوازی هەیە لە هەڵسو کەوت و لە بێکردنەوە بەڵام ئەمە یەکەم جارە لە ماوەیەک یەکجار درێژدا بۆ خەڵکی ئەمریکا کە باردۆخی لەم جۆرە هەیە من ناتوانم بەناوی ئەوانە قسە بکەم لەوەی کە بەتایبەت چی دەگوزارێت بەڵام پێم وایە کاریگەرەکە زیاتر میدیایە کەوا وای کردووە بە جۆرەکان کۆمەلگای ئەمریکا بالاڕێدا بەرات تێگەیشتنیان بالاڕێدا بەرێت وەم پێم وایە بەشێکی زۆر ئەم زانیاریانە هەن لە ڕاستیە زانیاری ناڕاستن وەکو ترامپ دەڵێ. بەڵێ خۆ دەزانی لە ئەمریکادا دادگای باڵا زۆر گرنگە دیموکراتەکان و بربژێری سەرەکی دیموکراتەکان جۆ بایدن و کەماڵە هاریسیش تەنانەت پێیان وا بوو هەڵبژاردننی ئەیمی کۆنی باڕێت دوێنێ شەو لە واشنگتن لە کۆنگرێسی ئەمریکا ئەمە شتێکی نایاسایی بی وە هەڵە بوو نەدەبووە بەر لە هەڵبژاردن ئەم کارە بکرێت دیموکراتەکان ئەم کاریان کرد چکە دەیانێت پلانیان هەیە بۆ ئەوی هەڵبژاردنەکان بەلاڕێدا بن ئەگەر لە حاڵەتێکدا دەرەنجامی هەڵبژاردنەکان زۆر نزیک بوو لە نێوان ترۆمپ و لە نێوان بایدن تۆ پێ دوای ئەمە ڕاستە؟ لە ڕاستیدا سەبارەت بەم بابەتەی دادگای باڵا و بارێت دانانی بارێت ئەندامی هەمیشەیی پێم وایە سەرۆک کاری خۆی ئەنجامدا ئەمە کاری سەرۆکە لەوەی کەەوە کەسێک دەنیشان بکات کە نوێنەرێک بۆ دابشە کاتێک کە شوێنەکە چۆڵ دەبێت و نامێنێت هیچ نایاسایەک سەبارەت بەم پرۆسەسە نییە بەڵێ هەندێک کێشە هەیە لەسەر کاتەکەی و لە مێژووی ئەمریکادا هەندێک چرکە سات هەبووە کەەوە ئەندامێکی دادگای باڵا
چۆڵ بووە و شوێنەکەی چۆڵ بووە و هەمیشەش پڕ کراوەتەوە گرنگ نەبووە لە چ کاتێکا بووە ئایا پرۆسەکە لە کاتی هەڵبژاردن دەبووە یاخود لە پێش یا لە دوای پێویست نییە خەڵک چاوەڕێ بکات تاوەکو کاتێکە هەڵبژاردن تاوا دەبێت اینجا ئەم کاری خۆی ئەنجامدا ئەو ترامپ سوێندی خواردووە کە هاتۆتە ئۆفیسی سەرۆکی ئەمریکا پێویست ئەو کارانە ئەنجامدا کە لەسەر شایەتی و بەرپرسیارەتی ئەوە ئەمەش چکە لەو ئیشانایە کە بەرپرسیارەتی ئەوە و من پێم وایە کە ئەو ناونرا لەلایەن ترامپەوە کە دەسەڵاتی ئەوە و لە سیناتش متمانی بەدەستێنا لە ڕاستیدا ئایا ئەگەر ئەنجومەنی پیران بوو بە شین ئەوە بە بڕای من هەندێک گۆڕانکاری دەبینی حتا ئەگەر باید بێتە سەرۆک و دیموکرات لە سەرۆک بێت بە بڕای من ئەگەر چاوەڕی بکردایە و دای نەنایە ئەو کاتە لە ڕاستیدا کۆمەڵک ئاڵۆزی دەخستە ناو پرۆسەکەەوە و ئەمە دەبووە مایەی بەهەند نەگرتنی ئەو بەرپرسیارەتی کە لە سەرشانەتی و هەندێک کێشەش ڕەنگە بکەوتاتە ناو پرۆسەکە لە ڕاستیدا ئەمە ئەو شتێک کە خەڵکی ئەمریکاش لەوێت ئەوێتی کاری خۆی ئەنجامدا. دوپرسیارم لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکایە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا من دەزانم تۆ کەسێکی کە لە کورد نزیکی و کوردستانت هەڵبژاردووە وەکو ماڵی خۆت و لێرە دەژیت بەڵام پێدوایە لە ئەگەری هەڵبژاردننی بایدن یاخود لە ئەگەری هەڵبژاردنەوەی دۆناڵد ترامپ گۆڕانکاری بەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا دێ بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لە کوردستان بۆ زانیاریش ئەمە یەکەم جارە خەڵکی کوردستان زۆر بەپەرۆشەوە سەیری هەڵبژاردنەکانی ئەمریکا دەکەن چکە دوو بەربژێرمان هەیە هەردووچیان خۆیان بە دۆستی کورد دەزانن. دیارە دەنگ نایەتە لامان هەوڵ دەدەین وەری بگرینەوە. بەڵێ هەر ئێستا دەچینە ترامپ سەرۆشی ئەمریکا دۆناڵد ترامپ لە میشیگەن لە نێو هەوادارانی خۆی بانگەشەی هەڵبژاردن دەکات بە شێوازێکی ڕاستەخۆ ئێمەش دەچین بۆ ئەوێ. Tennessee, across the plains of Texas, from sea to shining sea, from Detroit down to Houston, and New York to LA, where there's pride in every American heart, and it's time we stand and say that I'm proud to be an American. The men who died, who gave that right to me, and I gladly stand up next to you and defend her still. بەڵێ دۆناڵد ترامپ لە میشیگەن لە نێو هەوادارانی خۆیدا بانگەشەی هەڵبژاردن دەکات یەکێکە لەو ویلایەتە گرنگانەی کە ترامپ پێویستی بەوەیە بیباتەوە چکە وەکو دەردەکەوێتن تەنانەت میشیگەنیش یەکێکە لەو ویلایەتانەی لە ڕەنجی سوورەوە دەگۆڕدرێ بۆ ڕەنجی شین و هەموو ناوەندەکانی هەڵبژاردن و ناوەندەکانی کۆکردنەوەی ڕاپرسی پێیان وایە میشیگەن دەبێت بە ویلایەتێکی دیموکرات و دەنگ دەدەن بە جۆ بایدن بۆیە دۆناڵد ترامپ ئەم ویلایەتی هەڵبژاردووە کە لەوێەوە بانگشەی هەڵبژاردن دەکات هەر ئەم ڕۆژ دوای ئەمە لەوێوە دەچێت بۆ ویسکۆنسن دیسانەوە یەکێک لە ویلایەتە گرنگەکانی دیکەوە لەوێشەوە دەچێت بۆ نەبراسکە چکە پێی وەکو وتمان پێویستی بەبردنەوەی ئەم ویلایەتانە هەیە. زۆر زۆر سپاس. من زۆر هەست بە شەرمەزاری دەکەم لەوەی کە مودێکی زۆرە لێرە نەبووە من وەکوەی کە ئەم کەڵاو لەسەر کردبووم پێی بکە لەگەم بارانەیە پێم وابوو پێویستنی ئەم کەڵاوە لەسەر بکەم. ئێمە هەندێک کارمان هەندێک دەبینی شارێک یەکجار جوانمان هەیە لە ڕێگەی سیارە هاتم بینیم ئەو دیمەنە جیاواز و جوانانە لەوەی کە هەر حەز دەکەی بە ناوێدا بڕۆی پیاسە بکەی لە ڕاستیدا خەڵکی ئەوە خەڵکانێکی نایابن خەڵکانێکی قورسن
ئێوە خەڵکی مێشیگانن ئەوە پێویستە ئەرگیز ئێوە چەتر سەیوان نەدەن بە من هەر خۆشە بەم شەقامەنەدا بسوڕێتەوە سڵاوتان لێبێ مێشیگان سڵاوتان لێبێ هاوڵاتیان ئێمە سەرکەوتنێکی گەورە لێرە دەبینین ئێستاکە ئێوە بیرتانە 4 ساڵ پێش ئێستاکە کە ترامپ میشیگانی بردەوە ئەوە من بووم ئەوە من بوو کە لە چەندان دەی ڕابردوو ڕووی نەدابوو بەڵام ترامپ توانی میشیگان بباتەوە لە 4 ساڵ پێش ئێستاکە و من پێم وایە کە وەکوەی کە دەرئەنجامەکان و پێشبینەکان دەبینین لەوەی کە ئێمە لەم ویلایەتە ڕەنگی سوور دەبینین گەورەترین ڕەنگی سوور دەبینین و سەکەوتن دەبین بۆیە دەنگ بدەن ئەوان دەیان هەموو خەڵکی ئێرە دەیەوێت دەنگ بدات هەمووی بە ڕەنگی سوور دەیەوێت دەنگ بدات و سەرکەوتنیشی گەورە لە ویلایەتە تۆمار بکرێت ڕاستیدا ئاماژەکان بەرەو سەرەوەیە کاتێک ئێمە تەماشای خەڵکانە دەکەین لەوەی کە خەڵکی ڕەنگی دیکە دەبینین دایانەوێ بڵێن ئێمە لە میشیگان دەبینەوە بەڵام نەخێر ئەوان ژمارەکان بە هەڵەلێک دەدەنەوە ئەوان دایانەوێت کاریگەری دروست بکەن دایانەوێ ئێوە هەست بە غەمباری بکەن لەوەی کەوا ڕەنگیشین ئێرە دەباتەوە بەڵام خەڵکی میشیگان دەچێتە دەرەوە نان دەخوا دەڵێن ئێمە سەرۆکی خۆمان خۆش دەوێت دووبارە دەنگی پێدەدەینەوە و ئەمە هەستێکە لای هەمویان هەیە لە ویلایەتەکەدا بەڵێ ئەمە وتارەکەی دۆناڵد ترۆمپ بوو لە ویلایەتی میشیگان هەر بۆ زانیاری ویلایەتی میشیگان بە عراقی بچووک ناسراوە کە جالیەکی زۆری عربی عراقی و ئاسووریەکانی و کلدانیەکانی عراقی لەم شوێنە دەژین دەگەڕێنەوە لای میوانەکەمان لە ستودیۆکانمان لە هەولێر بەڕێز زەین زیبێڵ دوا پرسیارم لێت ئەوە بوو کە ئەم جاریان هەڵبژاردنەکانی ئەمریکا بۆ سەرۆکایەتی لە نێوان دوو بربژێرە کە هەردووچیان خۆیان بە دۆستی کورد دەزانن پێ وایە لە ئەگەری دەرچوونی بایدن یاخود لە ئەگەری دەرچوونەوەی دۆناڵد ترۆمپ کاریگەری و گۆڕانکاری بەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی ڕوودەدات؟ بەڵێ زۆر سپاس ببورن بەهۆی ئەو پچانە ڕوویدا من پێم وایە کە لە ڕابردوش ئاماژەم پێدا لەوەی کە سیاست دەرەوەیەکێکە لە کێشەهێرە گەورەکان لە نێوان هەردووکان دێدەن کاتێک تۆ تەماشای عراق دەکەی کاشی تەماشای ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەی کاتێک تەماشای هەرێمی کوردستان دەکەین لەوەی کە چۆن ئەمریکا لەم ناوچەیەبوونی هەیە پێویستە تەماشا بکەی لەوەی کە چۆن لە هەرێمی کوردستان گەورەترین کۆنسڵخانە بنیان دەدرێت لە ئاسی کۆنسڵخانەکە لە ئاسی جیهانە گەورەترینە بۆیە پێم وایە لە ڕاستیدا ئەمە احتیمامێکی تایبەتی ئەم ئیدارەیە بە هاوپەیمانێتیکردن لەگەڵ کورد و لەگەڵ ئەو کەسانی بەهای هاوبەشیان لەگە کووردا هەیە لە ڕاستیدا ئەمریکا دەیەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەک تەنیا لە هەرێمی کوردستان ئاشتی ببینێت و من پێم وایە هەندێک گۆڕانکاری لە سیاست دەرەوە ڕوودەدا ئەگەر بێت و بایدن بێتە سەرۆک لە ڕاستیدا لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ عێراق گۆڕانکاری ڕوودەدات و هەروەها لە مامەڵەکردن لەگەڵ ئێران گۆڕانکاری ڕوودەدات ئەگەر کاتێک کە بایدن جێگری سەرۆک بوو لە سەردەمی ئیدارەی ئۆباما لە ڕاستیدا ترامپ زۆر دژی ئەم ئیدارەی ترامپ ئەو کاتەش و دژی ڕێکەوتن بوو لەگەڵ ئێراندا بۆیە ئەگەر ببینین ترامپ ببێتەوە سەرۆک دەبینین کە درێژە پێدەری ئەو سیاستانی ئێستا دەبێت لە گۆڕانکاریی گەڵ ڕژاتی ناوەڕاست دوو نادات بەڵام ئەگە بایدن بێتە سەرۆک بە دڵنیایەوە ئەتوانین پێشبینیەوە بکەین کە کۆمەڵە گۆڕانکاری لە ڕوودا بەڵام بۆ سەبارەت بە هەرێمی کوردستان پێم وایە هەردووکیان هاوپەیمانن لەوەی کە هەردوو سەرۆک و ئەمریکا پابەندیەکی هەیە و لە پرسیارەتێکی هەیە و گۆڕانکاری ڕوونادا لە مامەڵەکردنی لەگەڵ کوردستان و کوردستان بە هاوپەیمانی خۆیان دەزانن. بەڵێ لەو هەموو گۆڕانکاریە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدا بۆ یەکەمین جار ئیسرائیل لەگەڵ چەند وڵاتێکی عەرەبی نزیک دەبێتەوە وەکو بەحرین وەکو ئیمارات وەکو سوودان لەم ڕۆژانەدا ئیتر لەوانەشە وڵاتی دیکەشی بەدووادا بێتن ئەگەر ئەمانە هەمووی لە سەردەمی ترۆمپدا ڕوویدا ئەگەر ترۆمپ دەمێنێ ئەم لێک نزیک بوونەوەی بەردەوام دەبێت پێت وایە؟ بەڵێ پێم وایە کە ئەوەی کە سەرۆک ترامپ تا وەکو ئێستاکە کردوێتە بەدەر لەوەی کە چ حزبێکە و لە چ لایەنێک
ئێمە بیر دەکەینەوە لەگەت چین بەڵام لە ڕاستیدا ئەمریکا دەیەوێتی پرۆسی ئاشتی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست گەشە بسێنێ ئەمە شتێکی گرنگە و پێم وایە ئەم دووبارە ئاسایکردنەوەی پەیوەندەکان لەگەڵ وڵاتانی عەربی لەگەڵ ئیسرائیل بەڕاستیدا ئەمە شتێک یەکجار گرنگە کە ئەمە شتێکە ئەوە دەکرێت لەسەر ئەمەوە بنیادێکی گەورە بکرێت لە پەیوەندی سیاسی و ئابووری جیاواز و پێم وایە ئەگەر ترامپ ببێتە سەرۆک ئەوە ئەمە بەردەوام دەبێت بەڵام ئەگە بایدن ببێت ڕەنگە ئەمە بەردەوام بێت بەڵام بە شێواز و مامەڵە و میکانزمی جیاواز ئەم پرۆسە ئاشتیە پەرە پێ دەدرێت چونکە بەڕاستیدا پەیوەندی ئاشتی ئیسرائیل لەگەڵ سوودان لەگەڵ وڵاتانی دیکەی عەربی شتێکی یەکجا گرنگە ئەوەی کە ئێستاکە ئیدارەی ترامپ کردوێتی بەڕاستی شتێکی سەرسوڕهێنەرە و کارێکی یەکجا گەوریان کردووە لە ئەمەش لە فەزڵەکەی بۆ ئیدارەی ترامپ و سەرۆک ترامپ دەگەڕێتەوە کەسێکە کە لە 2016 بۆتە سەرۆک بەڵام تواندراوە کۆمەڵێک ڕێکەوتنی ئاشتی بکرێت ئەمە شتێکی یەکجار باشە بۆ ئێمە کە ئەم پرۆسەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا دەستی پێکردووە بەردەوامی هەیە. بەڵێ خۆت چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان دەژی و ئاگاداریە و چەند جارێکی سەفەری ڕۆژئاوات کردووە لە سووریا و وڵاتانی دەوروبەرت هەمووی بینیوە پێت وایە ئەو سیاسەتەی کە هێزی ئەمریکای هێشتۆتەوە لە ڕۆژئاوای سووریا یا لە خودت لە ڕۆژئاوای کوردستان لە سووریا ئەمە بەردەوام دەبێت لە ئەگەری دەرچوونی بایدن؟ بەڵێ تۆ دەزانێت کە من شارەزا و پسپۆر نیم لە بە سیاسەتی دەرەوە بەڵام پێم وایە کەەوە لە ڕاستی سیاسی دەرەوە شتێکی یەکجار گرنگە زۆر گەڕانکاری بەسەردا نایەت بە شێوەیەکی جەوهەری ئەگەر سەرۆکان گۆڕا هەر ئیدارێک پابندی هەیە لە مامەڵەکردن و بەرپرسیارەتی پاراستنی هاوپەیمانەکان و پێم وایە ئەگەر بایدن بوو بە سەرۆک هیچ هۆکارێک نابینم کەەوە ئەم هاوپەیمانەتی تێک بچێت لەگە کوردەکان و لە ڕۆژئاوا بکشێتەوە پێم وانییە کەەوە ئیدارەی بایدن کارێک دەکات ڕێگری بکات لەو هەماهەنگە سەربازی کە ئێستا هەیە لەو پاراستنی کە ئێستا هەیە لە نێوان کوردستان لە نێوان کوردەکان و ئەمریکا بۆیە لە ئاستێکی گەورەش ئەگە گۆڕانکاری بکرێت لە ڕاستیدا گۆڕانکاری لە سیاست دەرەوە کاتێک یەکجار زۆری دەوێت و بە چەند ڕۆژێکی مانگێک دروست نابێت بۆیە پێم وایە پابندی ئەمریکا بۆ پاراستنی کوردستان و هاوپەیمانیکردن لەگەڵ کوردەکان شتێکە گۆڕانکاری بەسەردا نایە و دەمێنێتەوە خۆی بەبێ ئەوەی کێ سەرۆکە جیاوازێکی نییە. زین زیبێڵ چاودێر و ڕۆژنامەنووس کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت. Thank you. بەڕێزان هەڵبژاردنەکانی ئەمریکا وەکو ڕۆژانی ڕابردوش باسمان کرد پەیوەندی بەچیەوە هەیە پەیوەندی بەو دەنگانە هەیە کە لە ویلایەتەکانت لە ویلایەتەکان دەنگەکان بە شێوازێکی یەکسان دابەش نەبوون بە پێی ژمارەی دانیشتوان لە هەر ویلایەتێک چەند دەنجێکەیە زۆرینەی هەر کەسێک هەر کاندیدێک لە هەر ویلایەتێک زۆرینەی دەنگ بباتەوە ئەوە لەو ویلایەتە دەنگی ویلایەتەکە دەبا بۆ نمونەوە باسمان کرد لە فلۆریدا 29 ئەلکتۆرال کۆڵج هەیە وای دابنێ 29 دەنگ هەیە بۆ ئەوەی تۆ فلۆریدا یا کاندیدێک فلۆریدا بباتەوە پێویستی بەوەیە زۆرترین خەڵک دەنجی بۆ بدا کە زۆرترین خەڵک دەنگی بۆ کاندیدێکدا ئەو کاندیدە 29 خاڵ دەباتەوە لە کۆی چەند لە کۆی 538 خاڵ هەر کاندیدێک پێویستی بە 270 دەنگ هەیە بۆی ببێ بە سەرۆکی ئەمریکا ئەگەر خوا نەخواستە وەکو ئەمریکایەکان باسی دەکەن خوا نەخواستە ئاوا دەڵێن وای لێبێ کە هەر بربژێرێک 200 ینی نەتوانێت 270 بباتەوە بەڵام 269 دەنگ بباتەوە هەردوودانە 269 دەنگ ببنەوە ئەگەر شتێکی ئاوا ڕووبدا ئەوە یەکلاکردنەوەی چێ دەبێ بە سەرۆک دەچێتە کۆنگرێسی ئەمریکا لە کۆنگرێسی ئەمریکا ئەندامانی نوێنەران سەرۆک هەڵدەبژێرد و سیناتۆریش جێگری سەرۆک هەڵدەبژێری ئەگەر شتێکی ئاوا ڕوو بدە
بەڵام ئەمە ئەگەرێکی زۆر دوورەکە ئەم شتە ڕوودا چکە وەکو گوتمان شێوازی کۆکردنەوەی دەنگ لە ئەمریکا بەو شێوازان یەکە لە شوێنەکانی دیکەدا دەیبینین ئەمە ئەم 50 وڵاتەیە کە لە ئەمریکادا هەن لە ماوەی چەند مانجی ڕابردوودا کاندیدەکان لەم وڵایەتانە بانگەشە دەکەن وەکو بینیمان ئێستا دۆناڵد ترۆمپ لە میشیگەنەوە لێرەوە دەچێت بۆ ویسکۆنسن کە سەری ئەم دوو وڵایەتە دەکەی بۆ ئەم دوو وڵایەتە گرنگە چونکە لە ساڵی 2016 دۆناڵد ترۆمپ ئەم دوو وڵایەتی بردووە ئەم دوو وڵایەتی لە وڵایەتی شینەوە گۆڕی بۆ وڵایەتی سوور بەڵام ئێستا دەبینین جارێکی دیکە ناوەندەکانی ڕاپرسی پێمان دەڵێن ئەم دوو وڵایەتە دەنگ دەدەن بە بربژێری دیموکراتەکان نەک بە بربژێری کۆماریەکان وەکو دەیبینین ئەم شوێنانەیە کە پێمان دەڵێ دۆناڵد ترۆمپ لەم جێگایانەدا مەترسی لەسرە مەترسی ئەوەی لەسرە کە لەوانەیە ئەم شوێنانە لە دەست بدا بۆ نمونە لە ویلایەتی ویسکۆنسن وەکو دەیبینن لێرە کە ئەمڕۆ بایدن لەوێ لەنێو هەوادارانی خۆی بانگەشەی هەڵبژاردن دەکات لە ویلایەتی ویسکۆنسن وەکو دەیبینن بایدن 9 خاڵ لە پێش کاندیدی کۆماریەکانە ئەم 9 خاڵە ئەگەر ئەمە ڕاست بێ ئەگەر ئەمە دیسانەوە وەکو ساڵی 2016 نەبێت کە ناوەندەکانی ڕاپرسی پێیانوە بۆ هیلاری کلینتن لێرە دەبێتەوە بەڵام نەیبردەوە ئەگەر ئەمە ڕاست بێ ئەمە بۆ دۆناڵد ترۆمپ زۆر مەترسیدارە چونکە بۆ تاوەکو ئێستا دەردەچێت تاوەکو ئێستا کە دەیبینین دۆناڵد ترۆمپ لە زۆربەی شوێنەکان لەو شوێنانێکە لە 2016 بە ئاسانی بردیەوە بەڵام ئێستا لە دواوەی بەربژێری دیموکراتەکانە لە دواوەی دۆناڵد جۆ بایدن و کەماڵە هاریسە ئیتر ئەم ویلایەتانە بەو شێوازەیە لە بەرامبەریدا ئەمڕۆ جۆ بایدن بەربژێری دیموکراتەکان لە جۆرجیایە ئەم ویلایەتەیە کە یەکێک لە ویلایەتە گرنگەکانە کە پێیان وایە لەم ویلایەتە دیار نییە چێ دەیباتەوە زۆر لێک نزیکن بایدن بە چەند خاڵێکی زۆر کەم لە پێشەوەی دۆناڵد ترۆمپە بۆیە چۆوە بۆ ئەم ویلایەتە بۆی بانگەشەی هەڵبژاردن لەوێ بکە بۆی متمانەی ئەم دەنجی ئەم خەڵکەی ئەم ویلایەتە بەدەست بێنێ بەڵام ئەگە سیر بکەیت لە ساڵی 96 تاوەکو 2016 ئەم ویلایەتە بەردەوام دەنجی بە ڕیپۆبلیکانەکان بەدەوام دەنجی بە کۆماریەکان داوە بۆیە لە 2016 زۆر بە ئاسانی خەڵکی ئەم ویلایەتە زۆری نەدەنجیان بە دۆناڵد ترۆمپدا بەڵام لێرە ئیتر یەک لە ویلایەتانەیە کە جێگا و مەیدانی ململانەی نێوان دیموکراتەکان و کۆماریەکانە بۆیە بایدن ئەمڕۆ لەوێ و بەیانی بۆ شوێنێکی دیکە دەسێ بەڵام بەیانی دێنە سەر ئەوە باسی دەکەین و داتای چەند داتایشی دیکەی تازەتان بۆ چی دەکەینەوە. ژووری توێژینەوەی سیاسی بزوتنەوەی گۆڕان بە ئامادەبوونی کەسانی شارەزا لە کاروباری سیاسەتی دەرەوەی ئەمریکا پانێڵێکی لەسەر هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا ڕێکخست. ڕێخەری ژووری توێژینەوەی سیاسی گۆڕان دەڵێت بەو پێی ئەمریکا زلهێسترین هێزی جیهانە بۆیە بەڕێوەچوونی هەڵبژاردننی سەرۆکایەتیەکەی بۆ هەموو جیهان گرنگە. هەموو جیهان چاوی لە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکایە بۆیە لە سەرانسەری وڵاتانەوە پانێڵ و خوێندنەوە بۆ هەڵبژاردنە دەکرێت و کاریگەریەکانی لە داهاتوودا دەخرێتە ڕوو. هەر لەسەرەوە بنەمایە ژووری توێژینەوەی سیاسی گۆڕان پانێلێکی بۆ ژمارەیەک لە کەسانی شارەزا لە کاروباری سیاسەتی ئەمریکا ڕێکخست. کوردیش بە دەرنیە لەو کاریگەریانی کە هەڵبژاردنەکانی ئەمریکا لەسەری دروست دەکات. بۆیە بەڕای شارەزایان سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە هەرێمی کوردستان نەگۆڕا. بەڵام جۆ بایدن ئاشنایەتی قوڵتری بە کورد هەیە و دۆسیی کوردی لا گرنگە. ئەوەی کە پەیوەندی بە سیاستی ئەمریکا هەیە لە کوردستان دەتوانێت بیکەی بە سێ بەشەوە بەشێکیان نەگۆڕە. ئەمریکا لێرە وجودی هەیە پابندن بە پاراستنی هەرێمی کوردستانەوە و حزوری دیبلۆماسی خۆیان بەهێزترەکەن لە هەرێمی کوردستانە بە گشتی. بەشی دووەم پشتیوانەکانە بۆ چاکسازی هێزی پێشمەرگە ئەمەش بەردەوامە بێت ینی پێشتر دەستی پێکرد و پشتیوانێنەوە پێشمەرگە لە سەردەمی ئۆبامایە دواتر بوو لە سەردەمی ترەمپیشا بەردەوام بوو بەڵام ئەوان ڕەخنە و ناڕەزایەتیان هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان پێیان وایە هەنگاوەکان لای ئێمەوە خاوتر ئەڕوات بەڵام لایانی سێهێمی کە گۆڕاوە ئەوەیە کە ئەگەر دۆناڵد ترۆمپ بەردەوام بێ ئەم سیاسەتەی تا ئێستا هەیە بووە بەردەوامە بێت کە پشتیوانیە لە بەرەیەک کە ئەگەر دش بە ئێرانیش نەبێت با بڵین
بەشێک نییە لە سیاسەتی ئێران. خوێندنەوەکان بۆ گرنگی پێدانی جیهان باڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. ڕێخەری ژووری توێژینەوەی سیاسی گۆڕان دەڵێت ئەمریکا ئێستا زلهێسترین هێزی جیهانە، بۆیە ئەو پرۆسەیە بەلای جیهانەوە بایەخی خۆی هەیە. بە پلەی یەکەم پەیوەندی بۆ هەیە کە ئەمریکا هێشتا وڵاتێکی زلهێزی گەورەیە لە دنیاە. ئێستا چالنج ئەکرێ و تەحەدا و ئاڵنگاری ئەکرێ خەڵکی تر ئەوێ بێت شان لە شانی باد لە ناو پەیوەندێنە نێودەوڵەتیەکانە یاخود ئێوێ لە ناو نەسەقی نێودەوڵەتیە شان لە شانی بن و هەندێک هێزی تر ئەوێ تەحەدای مەکانەتەکەی بکات. بەڵام بە دیوێکی تریشە پەیوەندێکی تریشی بۆ هەیە کە سیستمی ناوخۆیی ئەمریکی سیستمی سەرۆکایەتیە، سەرۆک دەسەڵاتێکی گەورەی هەیە، هەروەها سیستمەکە سیستمێکی دیموکراتە کە هێڵێت هەڵبژاردنەکانی پەخش بکرێت، گفتوگۆ لەسەر بەرنامەی هەڵبژاردن بکرێت، گفتوگۆ لەسەر دیدگای سەرۆکەکان بکرێت بۆ دەرەوە. کەمتر لە هەفتەیەک ماوە بۆ یەکێک لە دۆناڵد ترامپ و جۆ بایدن یەکێکیان وەک سەرۆکی نوێی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەستنیشان بکرێت کە ئەم هەڵبژاردنە ڕەنگە وەک یەکێک لە ڕووداوە گرنگەکانی ساڵی 2020 هەژمار بکرێت. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. بەڕێزان هەفتەیەکی ماوە بۆ هەڵبژاردننی ئەمریکا، هەفتەی داهات و وەکو ئەمڕۆ دوا ڕۆژی هەڵبژاردنە لە ئەمریکا و تا ئەم کاتە زۆرترین خەڵکی ئەمریکا دەنجیان داوە. ئەم بەردامەیە بەردەوام دەبێت لەگەڵتان هەموو شەوێک کاتژمێرنەوە لەگەڵتان دەبین. ئێوەش دەتوانن بەشدار بن بەم هاشتاگەی کە لەسەر شاشەکەدا هەیە. ئەمریکا بڕیار دەدات تکایە ڕاو سەرنج و تێبینیەکانتان بنێرن بۆ ئەوەی بتوانین سوودیان لێوەربگرین و ئەو ڕاو سەرنج و تێبینیانە دەکەینە بەڵگەیەک و دەکەینە بنەمایەک بۆ ئەو پرسیارانەی لە میوانەکانمان دەیکەن لە بەرنامایەکانی داهاتوودا. تاس بێشە و خواتان لەگەڵ.